ئازیزان سڵاوتان لێبێت خۆشحاڵم لە بەرنامەیەکی دیکەی ڕۆژەفەوە پێتان دەگەمەوە من بڕیار محەممەدم ئەمڕۆ گفتوگۆ لەسەر هێسی کەرکووک دەکەم کەرکووک لە ماوەی چەند ساڵی ڕابردوو دۆخێکی تایبەتی بەسەر هاتووە بە شێوێک لە شێوەکان بەشێکی لاوانەی کە لە کەرکووک دەژین کوردەکان بازەوە دەکەن لەلایەن سوپای عێراقەوە بە شێوێک لە شێوەکان توندوتیژیان بەرامبەر دەکرێت دژایەتیان لە بەرامبەر دەکرێت تەنها لەبەرەوەی کوردن و من لێرە لەگەڵ میوانەکانم گفتوگۆ لەسەر ئەو بابەتە دەکەم و ئایا دەسەڵاتی سیاسی کورد کەرکووکی بۆ چ مەبەستێک دەوێت ئایا بۆ مەسەلەی نەتەوەیی کەرکووکی دەوێت یاخود بۆ لایەنی مادیەکەی دەمەوێت ئەمڕۆ گفتوگۆ لەگەڵ میوانەکانم هەر یەکە لە شێخ زەنجی ساڵەیی چاودێری سیاسی و پێشەنگ شێخ ڕەوف ڕۆژنامەنووس دەکەم زۆر سپاس بۆ دەرفەتێک کە بە ئێمەتاندا سەرەتا لە کاک شێخ زەنجی ساڵەیی وەدەست پێ دەکەم کاک شێخ ئایا بەڕاستی کورد و دەسەڵاتی سیاسی کورد کەرکووکی بۆ چ مەبەستێک دەوێت ئایا ئەوەندەی لایەنی مادیەکەی کەرکووکی بەلاوە گرینگە ئەوەندە لایەنی نەتەوەیەکەی بەلاوە گرینگە؟ زۆر سپاس سڵاوتان لێبێ سڵاو لە بەڕێست و لە کاک پێشەنجیش بە هیوام دیمانەیەکی سەرکەوتوانە و بگەینە ئەم بابەتەی دۆخی کەرکووک و کێشەی کورد بە تایبەتی لە کەرکووک شەنوکە بکەین و ئەم دەرەنجامەی کە ئێستا پێی گەیشتوین شی بکەینەوە کە دۆخەکە لەکوێوە و چۆن ئەم هۆکارانە بوون ئەوەی کەوا ئەم دەرەنجامی لێ بکەوێتەوە. ئەگەر تۆ لە ڕابردوودا تەماشای شۆڕشەکانی کورد بکەی پێش ڕوخانی ڕژێمی سەدام بەڕاستی هەموو کێشەی کورد دۆزی کورد لەوە قەتیزما بوو کێشەکان کێشەی خاک بوو کێشەی نەتەوە بوو کێشەوەی نەتەوەی بوو کە خاکەکەی داگیر کرا بوو و گەرم و گوڕ و تینێک هەبوو لە شۆڕشدا لە سەردەمی شاخ بۆ ئەوەی کەوە ئەو خاکە بەدەست بهێنرێتەوە کورد بتوانێتن فۆرمێک لە فۆرمەکان چپێکەوە ژیان بێت چ جیابوونەوە بێ لەگەڵ حکومەتی عێراقیدا بتوانێتن لەسەر ئەرزی خۆی بە ئازادی بژێ و حکومڕانی عادیلانە و ڕەشیدی خۆی بکاتن. لە پاش ڕوخانی ڕژێمی سەدامە لە 2023 کەرکووک و ناوچە جێناکۆکەکان خانەقین و ئەوانە هەموو کەوتنە دەست دەسەڵاتی کوردیەوە بەڵام بەداخەوە دەسەڵاتی کوردی هۆکارەکان گەلێ زۆرن ناکرێت ئێستا لەم بەرنامەی هەر هەمووی تا باس بکەین لەبەرەوەی کورد نەیتوانی بەڕاستی حکومڕانیی جوان پێشکەش بکە و کێشەکەی کە کێشەی خاک و دۆزی نەتەوەیە بەڕاستی بگەێنێتە کەنارێکەوە خەڵک ئێستا جێگەی گلەی و گازەندە و کۆمەڵانی خەڵکی کوردستان نەبێت. لە پاش ڕوخانی ڕژێمی بەغداوە دروستبوونی حکومەتی عێراقی کورد ڕۆڵێکی بەرچاوی ژێڕا بۆ پێکێنانی ئەم حکومەتە و حکومڕانیەک بکرێتەوە مافەکان و ئازادیەکان دەستەبەر بکرێت لە سای سیستمێکی دیموکراسی فرەیی پەرلەمانی بتواندرێتەوە خاچی کێشەی خاکە بگەڕێتەوە بۆ سەر هەرێمی کوردستان کە ئەوەی هەموو گەلی کورد و پارتە سیاسەکانی کوردستانیش بانگشەیان بۆ دەکرد. بەڵام بەداخەوە لە ڕابردوودا لە 18 ساڵی ڕابردوودا نەتواندرا ئەوجا کە ئەڵێن نەتواندرا دیارە کێشەی خاک و مەسەلەی کەرکووک و جێناکۆکان نەبوو بە بابەتێکی سیاسی استراتیژی سەرەکی و بنەڕەتی بۆی کەوا بتواندرێت کار بکرێت بۆی کەوا کەرکووک بگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان ئەوە بوو لەو سەردەمانەدا مادەی 140 هاتەکایەوە کە ئەو مادەیە چارسەری ئەم کێشانە بکە بە تایبەتی کێشەی خاک ئەم ناوچانشیان ناونا کێشەی ململانێ لەسەرەکان یا کێشەی متەنازع عەلەیها بە عەرەبی کەواتە بەپێی دەستور و بەپێی یاسا ئەم ناوچانە تا ئێستا یەکلایی نەبووتەوە. ئایا ئێمە کە بانگەشەی بۆکەین بەشێکە لە کوردستان حکومەتی عێراقیش با بڵێن دەسەڵاتی ناوەندیش دەڵێتن نەخێر ئەمە بەشێکە لە عێراق ئەم کێشەی مایەوە لە پاشان ئەوە بوو کە دەرکەوت حکومڕانی کوردی بەڕاستی حکومڕانیەکی ئەوتۆی نەکرد کە خەڵک بۆ خۆی ئامادە ببێتە سەر هەرێمی کوردستان خەڵک بۆ خۆی داوا بکە بە تایبەتی لە کەرکووک ئەوەی باشووری کەرکووک هەمووی ناوچەیەکی عەرەب نشینە پێکاتووە لە حەویزە و ڕیاز و عەلەم و ئیتر حتا دەوروبەری یاچیش ئەم ناوچانە بەڕاستی هەر لە دێر زەمانەوە تقریبا 100 ساڵ زیاتر بێ لە کاتی خۆی دراوەتە عەرەبەکانی جبور و عوبێد کە بێن مەڕەکانیان لەوەڕێنن لە پشتیان حەمرینەوەتون بەڵام ئێستا بۆ بە عەرەبستان و ئێستا ناتوانانی ئەو بکەی بەڵام ئێمە هەر بانگەشەی واکەین کەمە خاچی کوردستانە. لە ڕاستیە کە سەیری ئەماکەی کە کورد
شەریکەی کاریان نەناو دەستیان کرد بەسەر بیرەنەوتەکان لە پاش هاتنی داعش لە حزەیرانی 2014 تەنها دەرکەوت کە ئەمە کەرکوچیان بۆ نەوتەکە ئەوێ و نەیانتوانی خزمەت گوزاری و بەڕاستی ژیانێکی شەرەفمەندانە بۆ خەڵکی کەرکوک و نەتەوەکانی تریش دابین بکەن و بتوانن چی نەتەوە دیموکراسی پێکەوە ژیانی ئاشتیانی نەتەوەکان دەستەبەرکەن کە هەموو تاکێکی ئێرە بتوانێتن بڵێ کاکە من کوردستانیم بەڵام عەرەبم، من کوردستانیم بەڵام تورکمانم. نەتواندرا ئەمە بکرێەوە حکمی کوردیان پێقبوڵ نەبوو. حکمێکی کوردی حکمێکی هەر هەمووی خراپ نەبووە، بەڵام خراپەکەی سلبیاتەکەی زۆر زیاتر بووە، ڕۆنێرێنەکەی زۆر زیاتر بووە. لێرەوە دەردەکەوێ بۆیە ئەو ڕێگیە و ناڕەزایەتیانە بەڕاستی لە ناو خەڵکا ئێستا پەنجی خواردوێتەوە. چەندین بزاوتی توریش دروست بوو، بزافی توریش دروست بوو دش بە هەردوو دەسەڵاتی یەکێتی و پارتی کە لە زۆر شێوازی حکمڕانی کردندا بە تایبەتی لە کەرکوک و ناوچە جێناکۆکەکان. کاک شێخ دەمەوێت پرسیاری ئەوە بکەم، ئایا بەڕاستی ئەو بانگێشەیە بۆ گەڕانەوەی هێزی پێشمەرگە و وەدەسەڵاتی سیاسی کورد دەکرێت بۆ کەرکوک؟ ئەمە ڕاستە یاخود تەنها بانگێشەی هەڵبژاردنەکانە بۆ پەرلەمانی عێراق؟ گەڕانەوەی هێزی پێشمەرگە بۆ ئەم ناوچانە لە ڕاستیدا بە نێوەنگیری ئەمریکا و وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا و نەتەوە یەکگرتوەکان بوو. ئەو بوو بە پێکاتەکانی تریش بەشدار بوون لەو کۆبوونانەی کە دەکرا لە بەغدا لەگەڵ نەتەوە یەکگرتوەکان و شاندی ئەمریکا و شاندی یەکێتی و پارتی و نوێنەری تورکمان و نوێنەری عەرەبەکانیش. بڕیار وا بوو قسە و گفتوگویەکی زۆر کرا لە 90 ئەو پرۆژێش تقریبەن تەواو کرا بوو کە هێزێکی پێک بێندرێ، هێزێک پێ بێندرێ بۆ کەرکوک لە پێکاتەکانی کەرکوک کە کەرکوک بپارێزێن لە پاش 16 ئۆکتۆبر کە بە هێزی سەربازی داگیر کرا بوو ئەو هێزە دەرچێتە دەرەوە کەرکوچەکان خۆیان حکمڕانی خۆم کرد خۆیان بکەن و بتواندرێ کە جۆرێک لە هاوسەنجیش دروست بێتن لە نێوان نەتەوە پێکاتەکان بۆ ئەوەی کەوا بتواندرێ کەرکوک دووبارە بێتەوە دۆخێکی ئاسایی. بەڵام بەداخەوە ئەو ڕووداوانەی کەوا بەسەر عێراقات و بەسەر حکومەتی عێراقات لە ئاڵوگۆڕی حکومەتەکانی عادل عەبدولمەهدی و عەبادی و سەرەتا عەبادی پاشان عادل عەبدولمەهدی ئێستاش کازمی و ئێستاش کەوا ئەو خۆپیشاندانانی کە لە بەغدا بوونە هۆکارگەلێکی گەورە بۆی کەوا هەڵبژاردننی گوایە پێشوەخت بکرێتن. ئیتر ئەوە بوو کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراقیان تەکلیف کردکەوە پرۆژە یاسایەکی نوێ دابنن کەوا وا بکەتن هاوسەنجیەک و عەدالەتێکی تێدا بێ کە زۆرینەی خەڵک بتوان بەشداریکەن، تەنانەت خەڵکە سەربەخۆکانش بتوانن کە ئیتر لەمەدا دەنگدان بەڕاستی لەسەر بنەمای ئەوە بێ چێ جەماوەری بێ و چێ ڕۆڵێکی جەماوەری بێ خۆشەویست بێ ناو خەڵک دەیکی پێبدا. ئەمانە ئەم ڕوودا و گەلانی کە بەسەر حکومەتی عێراقدا هاتوون گۆڕانکاریانە ئەوانە بوونە هۆکاری ئەوەی کەوا بەڕاستی ئەو پرۆژەی کەوا ئەمریکیەکان و نەتەوە یەکگرتوەکان لەگەڵ هەموو پێکاتەکان و هەردوو حیزبی دەسەڵاتدار تا ڕادەیەک پەچی بکەوێتن. کەواتە ڕووداوەکانی عێراق بوونە هۆکار بۆ ئەوە پاشانیش بەڕاستی کورد لەبەر ئەوەی لە گەمە سیاسەکەی کە کردی لە پێش 16 ئۆکتۆبەر گەمەیەکی لە سفری کرد کەواتە یعنی حکومەتی عێراق سەرکەوتی بەدەستێنا و هەموو لە بەرژەوەندی عێراقدا بوو، بەڵام لایەنە کوردەکان و دەسەڵاتی کوردی بە سفر دەرچوونە دەرۆ زەرمەندی یەکەم بوو کەواتە یعنی لا سفری بوو. ئەوان سوودمەند بوون و کوردیش سوودمەند نەبوو و هەڵوێستێکی لاوازیە بوو. مەسەلەی کورد دۆزی کورد گەیشتە ئەو ڕادەی قەتیز بکرێت تەنها لە مەسەلەی بودجە و میزانیە و داهاتی یاریمی کورسان کە لە بەغداودا. یعنی ئەو ڕیفراندۆمی کە کرا ئێستا ئەم دۆخەی کە ئێستا هەیە ئەم ڕازی بوونە بەم بە هەموو مەرزەکانی بەغدا نیشانەی ئەوەیە کە کورد گەمەیەکی لە گەمە سیاسەکانە بەڕاستی نەشارەزا بووە و ورد نەبووە و دقیق نەبووە و نەیتوانی وە بەڕاستی ئەم سەرکردایەتیشی شکست خواردوو بووە لە بەدیهێنانی مافە نەتەوایەتی و نیشتیمانەکانی و مەسەلەی خاچیش. بۆی ئێستاکانە کێشەی خاچیش وا کاڵ بۆتەوە بە شێوەیەک کە ئێستا هەموو کێشەکان لە بودجە و میزانیە قەتیس کراوە. ئەوەی کەوا لەم چەند ڕۆژەی ڕابردووش بابەتی لەم 2 هەفتەی ڕابردوو بابەتی هەنووکەیی بوو. هەموو هەواڵەکان و سەردەڕی هەواڵەکان تەنها باز نە مەسەلەی ڕێککەوتن لە بەغدا و ڕێک نەکەوتن لە بەغدا، هەرچەندە ئەم ڕێککەوتنش کە لەوانەیە کارێکی باش بوو بێ کە موچەخۆرانی هەرێم بەلای کەمەوە بۆ ماوەی ساڵێک دەتوانن موچەکان ئێستا دەستەبەر کراوە لەو ڕێککەوتنە، بەڵام هەر بۆ ماوەی ساڵێکە. کەواتە لێرە ئەگەر ئەمەش تەماشاکە بە قوڵایی تەماشای بکەیت بەراورد بکەیت لەگەڵ دانووسانەکانی کورد لە ساڵەکانی 60 ساڵی 1964 و 65 و
66 و حتاکو 68 دەبینی ئەو سەردەمە شاندی کوردی هەموو کێشەکانی دۆزی کورد کێشەی نەتەوایەتی کورد مەسەلەی خاک هەموو ڕێجیدا بۆ لە گفتوگۆکانیان لە کارنامەکانیان ئەو خاڵانەی کەوا گرنگ بوو لەوەی کەوا گفتوگویان لەسەر دەکرد لەسەر مەسەلەی خاک و ئازادیەکان و سربەخۆی و ئەو شتانە بوو بەلای کەمە ئۆتۆنۆمیەک بوو یا مافی دەستەبەرکردنی مافی نەتەوەیەک بوو لە عێراق بەڵام ئێستا هەموو دانووسانەکانی کورد وەکەوەی کە 262 سعات گفتوگویان کردووە لە ماوەی ئەم مانگەی ڕابردوودا تەنها لەسەر میزانەوە بودجە بووە یعنی لەسەر مەسەلەکانی تر نەبووە بریا خۆزگە ئەم ئێستا ئەم شاندی هەرێمی کوردستان لەسەر مەسەلەی پارە و بودجە ئەمانە ئەمە دانووسانەی کردووە لە 18 ساڵی ڕابردوو لە بریتی 262 سعات بریا 100 سعاتیش گفتوگۆی دەکرد لەسەر مەسەلەی خاک و کێشەی چاوەسەرکردنی کێشەی خاک و نەتەوە زۆر باشە دەگەڕێم وڵات کاک شێخ کاک پێشەنگ دێمە لای تۆ ئەگەر پێم بڵێ جیاوازی ئێستا و لەگەڵ پێش 16 ئۆکتۆبەر چۆنە ینی دۆخەکە چۆن گۆڕاوە ئایا بەڕاستی ئەو مەترسیانەی باسی لێوە دەکرێت بە تایبەتی لەسەر هاوڵاتیانی کورد ئەمە ڕاستە کە لەلایەن تورکمانەکان و بەرەی تورکمانی و حەشتی شعبی بەرامبەر بە کورد دەکرێت سرەتا دەست خۆش بێ کاک بڕیار بۆ ئەم بەرنامە جوانە و تەرخانکردنی ڕۆژێک لە هەفتە بۆ کەرکووک گەوەجێی دەستخۆشیە بۆ تۆ و بۆ دەستگای ستانداردیش کە احتیمامێکی تەواو بە کەرکووکەدا ئێمە دەبێ ئەو دۆخەی کە ئێستا کەرکووکی تێکەوتووە دەرئەنجامی ئەو ڕیفراندۆمە بوو کە بە شێوەیەکی هەڵە لە کات و ساتێکی هەڵەدا ئەنجام درا هەموو ئاگامان لێبوو کە ئەمریکیەکان هاوپەیمانی نێودەوڵەتی بە سەرکردایەتی سیاسی کوردیان گوت و پێشنیاریان بۆ کردن کە ئەو ڕیفراندۆمە ئەنجام نەدەن و ئێستا ئازادی ڕادەربڕین لە ئێستادا و لە پێش 16 ئۆکتۆبەر جیاوازیەکی هەیە جیاوازیەکی زۆری هەیە بۆ نمونە لە پێش 16 ئۆکتۆبەر کورد دەیتوانی بێتە سەر شەقامەکان مزاهرە بکە و داوای یان حەقی خۆی بکە بەڵام ئێستا بە پێچەوانە بووە ئەو کاتێ پێش 16 ئۆکتۆبەر تورکمان و عەرەب خۆیان بە زوڵم لێکراو دەزانی ئەو کاتە ڕێگەوان نەدەدرا بە شێوەیەک لە شێوەکان بێنە سەر شەقامەکان ئێستا عکس بۆتەوە ڕێگری لە کورد دەکرێت کامە هاوسەنگی تێکداوە ئەو کاتەش هەڵەی سەرکردایەتی سیاسەکانی کورد ئەوە بوو کە بە شێوەیەکی موفقانە بە شێوەیەک لە شێوەکان نەیانتوانی هاوسەنگی هێز ڕابگرن و ئێستاش هەمان شێوە ئەوانیش تۆڵەی ئەوە دەکەنەوە کە پێش 16 ئۆکتۆبەر بۆ نمونە کۆمەڵە باز لە کۆمەڵی غەدر دەکەن کە لەلایەن هێزە سیاسەکانی کوردەوە لە کەرکووک لە عەرەب و لە تورکمان کراوە بەڵام تا ڕادەیەکیش من وای بۆ دەچم کە خەڵکی کەرکووک ئینتیمای نماوە یا خەڵکی کەرکووک سیقەی بە هێزە سیاسە کوردیەکان نماوە چونکە ئێمە بینیمان تەمەشا بکە هێزە سیاسە کوردیەکان بەس بۆ نەود یا بەس بۆ داهاتەکەی یا بەس بۆ مەسەلەی اقتصاد کەرکووکیان دەویست کاتێک بۆ نمونە کە هێزی عێراقی هات و ئێستا هێزێکی سیاسی کەما بێتەوە یەکێت نیشتمانی کوردستانیش پێم وابێ بە تەنیا باڵە ئەو هێزەی نییە کە هاوسەنگێکە ڕێک بخاتەوە ئەو پارتی دیموکراتی کوردستان بڕیاری داوەکە نێتەوە کەرکووک بەڵام ئێمە دەبێت تیش بخەینە سەر یەک خاڵ لێرەکە بۆ هێزی پێشمەرگە و بۆ پارتی دیموکراتی کوردستان ناگەڕێتەوە تەبەن کاک بڕیار ئەمە بە بەرنامە کراوە اتفاقیەکی بینی بەڕێز مەسعود بەرزانی سەرۆکی پێشووی هەرێمی کوردستان کە لە سەرەتای شەڕی مووسڵ اتفاقەکە لەگەڵ بەڕێز حەیدەر عەبادی مۆرکراوە یەکێ لە نوقاتی ئەوەی کە ڕێکەوتونە لەسەری هێزی پێشمەرگەی کوردستان بگەڕێتەوە پێش ئەو شوێنانەی کە 2014 لێ بوونە یعنی پێش هاتنی شەڕی داعش کەمە اتفاقی لەسەر کراوە دوو هێزی پێشمەرگەی کوردستان یەکێ لەو نوقاتانەی کە لە اتفاقی کراوە ئەوەیە کە ڕاستە و خۆ هێزی پێشمەرگەی کوردستان دەکەوێتە ژێر ڕکێفی هێزە چەکدارەکانی عێراقەوە کە بۆ نمونە هەر سەرۆک وەزیرانێک بێ عەبادی بێ عادل عەبدولمەهدی بێ کازمی بێ دوای کازمی چێ دێ ئەو بڕیار لە گەڕانەوەی هێزی پێشمەرگەدا بۆ شاری کەرکووک بە نسبەت ئازادی ڕادەربڕینی شەوار وەکو تیشکم قستە سەری
بە هەمان شێوە پێچەوانەیە ینی بۆ نمونە پێش 16 ئۆکتۆبەر عەرەب و تورکمان بە شێوەیەک لە شێوەکان نەیان دەتوانی بێنە سەر شەقامەکان ئێستا کورد نایەتە سەر شەقام کوردیش لەبەر ئەوە نییە کە نەتوانێت بێتە سەر شەقام کورد لەبەر ئەوەیە کە سقەی بە هێزە سیاسی کوردیەکان نماوە بەڕاستی چونکە ئێستا نەماوە کاک پێشن بۆچی سیقەیە نەماوە ئەوە پرسیارێکی جوانە بۆ سقەی نماوە هەر حزبێک یا هەر ڕێکخراوێک یا ئێستا بۆ نمونە لە ناو کەرکووکە باسی هەر حزبێکەکەی خەڵکی جۆل لێ ناگرێت دەڵێ کاکە ئێمە بینیمان پێش 16 ئۆکتۆبەر چی خێروبێری ئەم وڵاتە بوو چی خێروبێری ئەم کەرکووکە بوو بۆ خۆیان بردیان و خۆیان پێ دەوڵەمەند کرد و خۆیان پێ ئەوە کرد ئێستا ئێمەیان بەجێ هێشتووە و یعنی بە جۆرێک لە جۆرەکان ئیهمالکردنی کەرکووک تۆ تەماشای کەرکووکە ئەگەر ئێستا ڕۆژێک بێ پیاسەیەکی کەرکووکەکەین کەرکووک بووە بەلادەیەکی گەورە هەر لە ینی زبڵخانە ینی نە شارەوانی ڕۆڵی خۆی بینێ لە مەزیسی محافظە ئەوە هەڵوەشاوەتەوە و ئەو محافظەشی کە بە وەکالەتەوە ئێستا لە محافظەیە و بۆتە محافظی کەرکووک بەڕاستی کەسێکی زۆر ڕەگەزپەرست و نەتەوە پەرستە و یەکێکە لەو کەسانەی کە لە مەزەبی سوننەیە و لە ناو سوننەکانی شاخۆت دەزانی زۆریان ئینتیمای بەعسی بوونیانەیە ئەگەر بێت و ئێستا ڕێگری لێ نەکرێت لە هەندێ بابەت یا بۆ نمونە ترسی هاوپەیمانانی نەبێ بڕوات بێت لەوانەیە دووبارە کورد ئەنفال بکرێتەوە لەم ناوچانە بەڵام ئێستاشی پێوە بێت ترسێکیان هەیە بەڵام من لێت ناشارمەوە تاچی کوردی لە کەرکووک هیچ ئینتیمایەکی بۆ حزب و ڕێکخراوەکان نماوە هیچ ئینتیمایەک نماوە بۆیە ناتوانن بێنە سەرجادە بۆ نمونە ئەگەر ئێمە چەند جارێک مزاهرەمان کردووە دژی ئەو خۆڵ و خاشاکەی کە لەسەر کوچە و کۆڵانەکانی کەرکووک کۆبووەتەوە بەڵام زۆر لە خەڵکی یعنی تەمەشایان کردوین تا ڕادەیەکیش گاڵتەیان پێ کردوین ئەمە ئەوە دەگەێنە من ئەوە ناڵم کە ئەو کەسە خراپە من ئەوە دەگەێنێ کە ئەو کەسە ئینتیمای بۆ خاک و نیشتیمانەکەی نماوە و یەکێ لە هۆکارەکانیش کە ئینتیمانەمێنێ هۆکارەکان حزبە سیاسەکانی کوردستانە بەڕاستی کاک بڵێ کاک شێخ جەنگی ساڵایی دێمەوە لای تۆ دەپرسم ئایا زۆر جار یەکێکی نیشتیمانی کوردستان بۆ تۆمەتبار دەکرێت کەرکووکی فرۆشتووە ئایا بەڕاستی ئەوە یەکێتی بوو کەرکووکی فرۆشت یا خۆت پلانێکی نێودەوڵەتی بوو بەرامبەر کورد کرا وڵا ئەمە کە لە سوۆشیال میدیا و لە میدیاکان هەر حیزبە بانگێشەی بۆ دەکرد و یەکێتیان تۆمەتبار دەکرد بە پێچەوانەوە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو سەردەما پەیامی کە ئەمریکیەکان و ئێرانیەکان و وڵاتە زلێزەکانی پێگەیشتکەوە و هی حکومەتی عێراقیش کە ئەوان دێنەوە دوایە پێشتر ڕێکەوتن کرابوو کە حکومەتی عێراقی لەگە دەسەڵاتی کوردیا ڕێکەوتنی کردبوو کە دێتەوە ئەو ناوچانەی کە لە پێش هاتنی داعش لە حوزەیرانی 2014 دێتەوە ئەو ناوچانە ئەمانە ڕێکەوتنی لەسەر کراوە بەڵام کە خەڵک بێ ئاگا بووە ئەوە بۆ مۆزوعیش ترە یعنی خەڵک ئاگای لێنە بۆ شتێکی ترە ڕێکەوتن کراوە لەگە دەسەڵاتی کوردی لاولێر کە ئەو هێزانە دەگەڕێنەوە بای حەسەن هاڤانە کەیوەن دێنەوە ئەو سنووران چکە پێش حوزەیرانی 2014 هێزەکانی عێراق لەوێ بوون کە بە هاتنی داعش ئەو هێزانە تەسمیل بە داعش بوون و داعش توانی ئەو ناوچانە بگرێت ئەو بەهێزی پێشمەرگەی کوردستان توانی داعش ڕاوبنە و لە شەڕەکان شکستی پێبێنێ و ئەو ناوچانە بگرێتەوە ئینی ئەمە ڕێکەوتنی لەسەر کرابوو لێرەوە من دەڵێم معنی مەسەرەن سەرکردایەتی سیاسی کورد ئەو سەردەما بەڕاستی لە گەمە سیاسەکە تێ نەگەیشت بوو و لاو کێشە هەرێمەتی و نێودەوڵەتەکانیش تێ نەگەیشت بوو ئەگە تێ بگەیشت وایە ئەو کردەوەی بەسەر کەرکووک و ناوچانە ئاکرا لە دەستدانی 150 خاچی کوردستانە دەبوو بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان هەستا بەوەی کە هەوڵێکی داکەوە شەڕ و پێکدادان دروست دەبێت ئەوە بووکەوە حکومەتی عێراق بە زۆرە ملی و بە پاڵپشتی ئەمریکا و بە پاڵپشتی ئێران و شاندەکانی ئێرانی بە ئاشکرا باسییان کرد بە هەردوو حزبی دەسەڵاتداریان گوتیان کاکە ئێمە تەفروتەناتان دەکەین لە ناوتان دەبین ئەگەر ریفراندۆم لە کەرکووک بکەن لە پاش ریفراندۆمیش ئەوان داوایان کرد بەس مەسەلەی ریفراندۆم سەر بکرێتن ئیتر وەسعەکان بەرەو ئارامی بڕاتەوە تەیاریی شۆفێنیستی عەرەبی لە ناو دەسەڵاتی حکومەتی عێراقیش لەگەڵ ئەوەدا بوو کە کورتێک و پێک بشێنێت ئەمریکا
نسیحەتی کردین بە جۆی ئەمریکایان نەکرد بە جۆی بریتانیەکانیان نەکرد بە جۆی فەڕەنسیەکانیان نەکرد بە جۆی ئێرانیان نەکرد کە ئێران حات بە فەرمی هەردوو حیزبی دەسەڵاتداری بینی ئەو سەردەمە لە سەردەمی سەردار قاسم سولەیمانی هاتن پیانێ بوت لە ڕێگەی ئەوە پەیامەکانیان گەیان بەڵام یەکێتی گوتی کاکە ئێمە ماداوی وەڕێکەوتنتان کردو لەگەڵ عێراق کە دێ عێراق دێتەوە ئەو ناوچانە ئێمە پێویست ناکات شەڕ بکەین ئێمە بڕیارمان نەداوە لە عێراق جیابینەوە و بڕیارشمان نەداوە کە ئەوە بکەیت چونکە تا ئێستا بەرژەوەندەکانی کورد و کێشەی کوردی لەگەڵ بەغدایەوە دەبێت لەگەڵ بەغدای چارەسەر بکرێت نەک لە ئەنقەرەتارن یعنی یەکێتی نیشتیمانی کوردستان یایەکی جوانی هەبوو بۆ مەسەلەیە بەڵام بەداخەوە لایەنی سیاسی توانی بە خۆسەپاندنی و کەش و هەوایەکیان دروست کرد ئەوە بوو هەر پێشمەرگەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانیش بوو زیاتر لە چل پێشمەرگە شەهید بوون کە ئەو کاتە هێزەکانی حەشدی شعبی هات کە لە باشووری کەرکووک تووشی پێکدادان و ڕوبەڕووبوونەوە بوونەوە و تقریبا نزیکی چەندین دیلیشیان پێشمەرگەی دیلکەوتە دەست هێزەکانی حەشدی شعبی چەندین کەس بێسەروشیان کرا بریندارێکی زۆردرا بەڵام کە تەماشا کرا و هێزە لە قەوارەی هێزەکانی پێشمەرگەدا نییە نە هاوسەنجێکی گەورە بوو و پاڵپشتێکی گەورەی حکوومەتی عێراقیش دەکرا لەیان زلێزەکان و وڵاتەکان وڵاتە هەرێمایەتیەکانەوە بوو ئەوە بوو کە کەرکووک و ئەو ناوچانە لە دەزرا بە پێچەوانەوە یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆڵێکی نیشتیمان پەروەرانەی خۆی جێڕا و توانی خەڵکەکە بەلایکەمەوە ئەو خەڵکە دەربەدەر نەبێ و هەوڵیدا کەوا خەڵکەکە زەرمەند نەبێ چیت کە لەوە زیاتر نەبێ و لە چەند ساڵی ڕابردووشدا ئەوە یاری یەکێتی نیشتیمانی کوردستان بووە لە دانووسانەکانی لەگەڵ بەغدا هەوڵی داوە بەڕاستی کێشە و ململانەکان و گرفتەکانی نێوان هەرێم و هەولێر و بەغدا هێور کاتەوە ئارامی کاتەوە بیگەێنێتە کەشێکەوە کەوا ئیتر لاپەڕێکی نوێ هەڵدرێتەوە و بەڕاستی خەڵکەکەش چیت کە لەوە زیاتر زەرمەند نەبن یعنی ئەوە بەو هەموو هەوڵ و تکایە توانرا ئەوە بکرێت کاک شێخ دەمەوێت پرسیاری ئەو کەم چوویە سەر مەسەلەی ڕێکەوتنەکانی ئێوان هەرێم و بەغدا ئایا کورد ئەوەندە بیرکردنەوەی هەڵەیە کە یاخود ئەوەیە کە کورد دەیەوێت بەو شێوەیە سیاست کە بنمونە ئێمە ڕیفراندۆمان کرد بۆی لە بەغدا جیابینەوە ئێمە کاتێک بانگەشەوەمان دەکرد ئەو موچەی لە بەغدا دێت حرامە وەری ناگرین بەڵام ئێمەوە ماوەی ساڵێکە هاتوچۆی بەغدامان کرد تاوەکو بەغدا لەگەڵمان ڕێکەوت ئایا بۆچی کورد بەو شێوەیە سیاست دەکات وڵایتر ئەوە ئەمەی ئەم دۆخەی کە ئێستا هەیە کورد بۆ بەم شێوەیە سیاست دەکات ئەوە دەرەنجامی سیاست هەڵەکانی دەسەڵاتی کوردی بووە پێشتر عێراقان تەلاق دەدا ئێستا دەزی دەپاڕێتەوە بەسکەوە بەشە میزانەکەت بۆ بنێرێ بۆ هەرێم یعنی ئەو چایی لە فەرماگەکانی حکومەتی هەرێمی کوردستان دەخورێتەوە بە پارەی هینی نەوتی عێراق کاکە و عێراق ئێستاکانە بۆیە ئێستا هەرێم لە ماوەی ڕابردوو لەم سێ ساڵی ڕابردوو لە ینی هەرێم و نەتەوەی کوردیش لە لاوازترین خاڵی بە بەرامبەر حکومەتی ناوەندی عێراقی ئەگەر تەمەشا بکەی بە بەراورد تەنانەت بە ساڵەکانی شەستەکان و هەفتەکانش کورد تێندا لاواز نەبووە بەڵام ئەوە سیاسەتە هەڵەکانی کورد بوو کە ینی دنیابینیان زۆر کورد بوو نەیانتوانی کەوا نەیان دەزانی ڕفراندۆم دەیانگوت بۆ جیابوونەوە نییە و جیابوونەوە نییە لە عێراق بەڵام لاما کاتە ئەو بەڵاو موسیبەتیان بەسەر کەرکووک و جێناکۆکان هێنا ئێستاش خۆش هەم هیچ کێشەیان نییە و دەچن هاوپەیمانەتێکە لەگەڵ عێراق و داواکەن و گفتوگۆ دەکەن کەوا کە بەشە بودجیان لە بەغدا بۆ بندرێ ئەمەیە گرفتەکە ئەمە ئێستا بڕۆ بۆ بەڕای گشتی یعنی سەرڕایەکی گشتی دروست بووە لە شەقامی کوردی چ لە کەرکووک و ناوچە جێناکۆکەکان چ لە ناو هەرێمی کوردستانیش باشە خەڵکە و پرسیارە دەکات باشە ئێوە ڕفراندۆمتان بۆچی کرد یعنی بۆ جیابوونەوە نەتان کرد نەدەتوانن موچەی فەرمانبەرانی خۆتان بدەن نەدەتوانن ئیدارە و دەسەڵاتێکی ئەوەی خۆتان بدەن ئەخ باشە ڕفراندۆمتان بۆچی کرد باشە لە شوی دنیا هەبووە هەر حکومەتێک لە حکومەتەکانی دنیا گەنجینەکەی وەزارەتی دارایی ئەگە دیناریی تێدا نەبوو حکومەت نییە یعنی حکومڕانی پێ ناکرێت باشە ئێستاش و شاندەکان بە بەردەوام بە جاروە هەبووە لە هەفتەیەکە 5 ڕۆژی لە بەغدا بوون 4 ڕۆژی لە بەغدا بوون لەسەر چی لەسەرەوەی کە پارێن بدێ ئێستا ئەمە ئەگەر لە ڕووە ژیاریەکەی و کۆمەڵاتێکۆی تەماشاکەی لە ڕووە سیاسیەکەیەوە تۆ تەماشاکە ئێستا کورد دەسەڵاتی کوردی بەڕای گشتی جیانی و بەڕا شەقامی کوردیشی گوت ئێستا قەزەی نەماوە شتێک نییە ناوی قەزەی کوردی بێت شتێک نییە ناوی قەزەی خاک بێت
مادەی 140 کەس لە بینی نیە و کاریشی بۆ ناکرێ ئەمە دەسەڵاتی کوردیە ئەمە دەرەنجامەکەیە ئەوەی جەنابەت باس کرد ئەمە دەرەنجامە ئەمە دەرەنجامی سیاسەتاڵەکانی ڕابردووی دەسەڵاتی کوردیە ئێستا شتێک نەماوە بەناو قەزەی کوردی شتێک نەماوە بنە ئێستا خەڵک لە کەرکووک عێراقیە یعنی دۆزێک نییە چ هینی نەتەوە نەماوە با بڵێن ئەوەی کە دەڵێ ئێستا ئینتیمان نەماوە لەبەروی دۆزی نەتەوە نەماوە چشەی نەتەواتی نەماوە قەزەکەت نەماوە تۆ قەزەکەت لە دەست داوە سیاستکردن تەماتە فرۆشتن نییە سیاستکردن سیاست زانستە چۆنەتی بەڕێوەبردنی شێوازی حکومڕانیە بینینی پێشاتەکانە لە گەمە سیاسیەکاندا ئەتوو دەبێ بەلای کەم و گەمەی سفری بکەیت نابێ هەر تەواو زەرمەندی هەر تەواو قازاندمەندی دەبێ بەلای کەمەوە هاوسەنجێک ڕابگری کورد لە تیۆری گەمەی سیاسی نەیتوانی لەگەڵ بەغدا گەمەیەکی تەندروست بکات بە پێی بنەماکانی زانستی سیاست نەیتوانی ئەمە بکات و نەش داهاتوشی نەدەبینی ئەمە سیاستە هەڵەکانێتی ئێستاش خۆیان بە عێراقی دەزانن و بەشێکن لە عێراق ئەی ئەگەر بەشێکن لە عێراق و هیچ ئەوەیەکتان گرفتان نییە لە عێراقی بوون باشە ڕێفراندۆمتان بۆ سەر بەخۆیش نەبوو بۆ سیکردان بەڵام ئەوەی کە کورد هەمیشە لە 6 ساڵی ڕابردووشدا کە شۆرشی کورد لە باشووری کوردستان هەڵەکەی ئەوە بووە دوورمەودا تەمبیری نەکردوتەوە استراتیژی نەبووە ئێستا هەموو مەبەستیان ئەوە بۆکەوە ئێستا ئەو دەڤەرەی کە هەیە ئەو دەڤەرە بتوان موچەی بۆ پەیداکەن و بۆ خۆشیان بازرگانی بکەن و دەوڵەمەند بن نقطە سەریدێر زۆر باشە کاک پێشەنگ لە ماوەی ڕابردوو کۆمەڵێک خۆپیشاندان ناڕەزایەتی لە شاری کەرکووک ئەنجام درا دەنگ و باسی گەڕانەوەی پێشمەرگە لە نێو ڕۆژنامەنووسەکان چیە بۆ پێی کە خۆت لە نێو ساحەی میدیایی ئیشەکەی لەوێ دەنگ و باس چی هەیە لەوێ ئایا بەڕاستی ڕۆژنامەنووسەکانی دیکە و ئێوەش بێگومان زانیاریتان باش هەیە لەسەر ئەو بابەتە ئایا کورد ئەو شتانەی دەیکات لەوێ بە نمونە تۆمەتیەوە دەخرا پاڵ پارتی دموکراتی کوردستان بە نمونە ئەو خۆپیشاندانەی کە کرا گوایە ئەندام و لایەنگری حەشدی شعبین بەڵام بە ئەساس داوانە بوو واتە کۆمەڵێک شت دەکرێت بە نمونە هەموو ساڵێک لە یادی نەورۆز و یادی ڕۆژی ئاڵای کوردستان هەرچەندە دەشزاندرێت کە بە نمونە حکوومەتی عێراق ڕێگا نادات ئاڵای کوردستان لەسەر کەرکووک بدرێت بەڵام بەشێک لە پارت و لایەنە سیاسیەکان ئایا بە ئەن قەست وا دەکەن کە ئاڵای کوردستان هەڵبکەن تەنها بۆ لایک و کۆمنتی فەیسبووکە یاخود ئەوە ئیتیمای نەتەوەیەکەیە وای لێکردوونە لەو ڕۆژانەدا ئاڵای کوردستان هەڵبکەن و دواتر سوپای عێراق ئاڵاکانیان بێنتە خوارەوە دەست خۆشکاک بڕیار بۆ یەکەم خاڵ هاتنەوەی هێزی پێشمەرگەی کوردستان ئێمە پێشتریش باسم کرد هێزی پێشمەرگەی کوردستان ناگەڕێتەوە شاری کەرکووک چونکە هێزی پێشمەرگەی کوردستان ئەگەر بین تەمەشای بکەین لە ڕووی تەکوینکردنی هێزی پێشمەرگەی کوردستانەوە یا دەبینین هێزێکی حزبیە بەر لەوەی هێزێکی نیشتیمانی بێت تاکو کورد هێزێکی نیشتیمانی نەبێت ناتوانێت هیچ زوغوتاتێک لە عێراق بکاوە ئەو هێزەشی ئێستا هەیە من ڕێزم بۆ برا پێشمەرگەکان هەیە و هێزێکی نیشتیمانی نییە بەڵکو هێزێکی حزبیە و ئەو هێزەش خراوەتە ژێر ڕکێفی سەرۆکوەزیرانی عێراقەوە من پێشتر باسی ئەو ئیتیفاقیەم کرد کە لە بیدایەتی شەڕی مووسڵ کاک شێخزەنگیش باسی کرد کە لاولێر کراوە یەکێک لە خاڵەکانی ئەوەیە کە هێزی پێشمەرگەی کوردستان لە ژێر ڕکێفی هێزە چەکدارەکانی عێراقە و یەکێکە لە مەنزومەی دیفاعی عێراقی ئەوە بە بڕیاری سەرۆکوەزیرانی عێراق ئەوە بڕیار دەدا هێزی پێشمەرگەی کوردستان بگەڕێتەوە یان نەگەڕێتەوە عێراقیش سەرۆکوەزیرانی عێراق و حزبە شیعەکانیش کاریگەری ئێرانیان لەسەرە ینی ئەمە دەبێت لایەنی ئێرانی ڕەچاو بکەین و ئێرانیش ئەو ڕقەی کە هەی بووە کە بە هێزە سیاسی کوردیەکانی گوت ڕیفراندۆم لە کەرکووک مەکەن کە من بۆ خۆم شایدم لەو باس و خواسەیە کە ئێرانەکان هاتن بۆ مەکتەبی سیاسی یەکێتی و باسی ڕیفراندۆمیان کرد گوتیان ڕیفراندۆم لە کەرکووک مەکەن ئاڵای کوردستان لە حەمرین دەمینێتەوە کاک محەممەدی حاجی مەحمودیش لە دیمانەیەکە ئەو اعترافەی کردووە و هەر ئەوەشە کە هێزی پێشمەرگەی کوردستان ناگەڕێتەوە بۆ ناوچە کێشە لەسەرەکانیان بۆ ناوچە داگیرکراوەکان ئللا دەبێت سەرۆکوەزیرانی عێراق ڕێگە بەو شتە بدا سەرۆکوەزیرانی عێراقیش لە ژێر
زغوتاتی دەولیە ینی دەوڵەتانی جیران ینی تورکیا ئێران ئەمانە ینی ڕۆڵی بەرچاویان هەیە لەوەی کە نەتواندرێت کورد بە شێوەیەک لە شێوەکان دووبارە دەسەڵات وەربگرێتەوە لە کەرکووک بە تایبەتی دەوڵەتی تورک ینی ئەمە یەکێکە لەو خاڵانە و ئەو مزاهراتانەی کە دەشکرێ بۆ نمونە لە بەردەم مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان خەڵک ئێستا هۆشیارە دەزانن من یەکێک لە ڕۆژنامە نووسەکان ناوی نایێنم چونکە پارێزراوە ناوەکەی لەلام ئەو کاتێککە مزاهرات لە بەردەم مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان دەکرا پەیوەندی پێمەوە کردوتی وڵای سەرانی حەشی شەعبی وا لە دریمستی یعنی ئەمە سیاسەتی بان و دووهەوایە ینی ئەمە ناکرێت و پارتی دیموکراتی کوردستانیش چونکە جێنفوسی کەرکووک نییە یان نفوسێکی وای لە کەرکووک نییە زۆر احتیمام ناداتە کەرکووک و لە هەموو هەڵبژارنەکان بە درێژای حکومڕانی کوردی لە کەرکووک هەڵبژاردن لە کەرکووک کراوێ پارتی دەنگێکی ئەوتۆی نییە بەڵام زەرمەندی یەکەم لێرە کێ زەرمەندی یەکەم لێرە یەکێتی نیشتیمانی کوردستانە کە ناتوانێت باڵانسی هێز ڕابگرێت لەبەرەوەی ناتوانێت بە تەنیا هیچ بکە و ناتوانێت لە کەرکووک کاک پێشنگ بە نمونە لایانی دیکەش هەیە لە کەرکووک بە نمونە لایانی کوردی دیکە بەڵێ لایانی کوردی تری شێ لە کەرکووک بەڵام هەر لایەنێک ئێستا بۆ نمونە تەمەشای لایەنەکان کەین لایەن پێک دێت بۆنمە حەزب پێک دێت لە وڵاتی ئێمەیە یا بۆ نمونە لەم وڵات لە باشووری کوردستان بە تایبەتێ حەزب ئەگەر پارە و هێزی چەکداری نەبوو بە شێوەیەک لە شێوەکان ناتوانێت بەو شێوە کاریگەرە داخلی دەسەڵات بێ بینیمان گۆڕان چونکە هێزی چەکداری نەبوو ئەوە وردە بەرەو دواوە دێ هەموو هێزەکانی تر بەوە پۆسیۆنیشەوە چونکە لەم وڵاتە هێزێک نییە بە ناوی هێزی نیشتیمانیەوە حزبەکان هەموو هێزە چەکدارەکان لەژێر ڕکێفی خۆیاندایە و پارە و موچەکانیان لەژێر ڕکێفی خۆیاندایە و بە بڕوای من ئەوەندەی من لە ناو شەقامی کوردی خوێندنەوەی من بۆ بابەتە ئەوەیە ینی ئەمە نین هێزی پێشمەرگەی کوردستان و گەڕانەوەی هێزی پێشمەرگەی کوردستان گرەی بدەین یعنی ئەوە زۆر هەڵێ ئێمە گرەی بدەین بە هاتنەوەی پارتی دیموکراتی کوردستان ئێستا زۆرێک لە کادرانی پارتی دیموکراتی کوردستان دەڵێن پارتی بێتەوە واتە کورد هاتۆ ئەمە هەڵەیەکی سیاسی گەورەیە بەڕای من چونکە هێزی پێشمەرگەی کوردستان ئەگەر هێزێکی نیشتیمانیە هێزی پارتی دیموکراتی کوردستان و هێزی یەکێت نیشتیمانی کوردستان نییە هێزی هەموو کوردە هێزی هەموو کوردستانە بەڵام لێرەدا سیاسەتی بان و دووهەوا بەکاردێ و پارتی دیموکراتی کوردستان بە هەموو شێوەیەک دەستی لە کەرکووک شوشتووە و نایەوێت کەرکووک بۆ ساتێکیش ئارام بێ ینی ئەمە هەموو بابەتەکە زۆر باشە کاک شێخ جەنگی دێمەوە لای تۆ دەمەوێت دواپرسیان لە جەنابەت بکەم ئایا بەڕاستی دەسەڵاتی سیاسی کورد چۆن مامەڵە لەگەڵ ئەو دۆخە ئێستا لە کەرکووک دەکات ئایا خۆی بە خاوەنی کەرکووک دەزانێت خۆی پرسیارەکە داڕشتنی پرسیارەکە بەو شێوەیە نا دەسەڵاتی سیاسی کوردی ئێستاکانە مادەیەکەیە کە ئێستا و مادەیە مردووە ئەم ململانی و ئەم گرفتە کە لەگەڵ حکومەتی عێراقیە دەبێت لە چوارچێوەی دەستور و یاسادا چارەسەر بکرێت یاسا و دەستوریش چۆن چارەسەری دەکرێت ئەم ناوچانە ئێستا ناوچەی جێناکۆکە یعنی دەسەڵاتی کوردی دەتوانێتن چی بکات دەتوانێتن بانگەشەی ئەوە بکاتن بڵێ کاکە وەرن فۆرمێکی تازە ببیندرێتەوە بۆ سەرسکردنی ئەم کێشانە بۆ شوناسی ئەم ناوچانە حکومەتی عێراقی پێداگریەکە کە ئەم ناوچانە ناوچێکی عێراقین و نەتەوە پێکاتری تیاژێ بەڵام دەسەڵاتی کوردی ئێستا لە لاوااستری خاڵیدایە بە تایبەتی لە پاش ریفراندۆمەوە ناتوانێتن بانگەشەی ئەوە بکاتن یان بەرنامە و پلانێک دابناتن چۆن ئەم ناوچانە بگەڕێتەوە سەرەرێمی کوردستان کە ئێستا خەڵکە کوردەکانی ناوچەکانیش لەوانەیە خۆشمەند نەبن ینی خۆشحاڵ نەبن بۆی کەوا بگەڕێنەوە سەرەرێمی کوردستان چکە ئەوە بارودۆخ و بژێوی ژیانی گوزەرانی خەڵکی کوردستانە دەیبینی کە چۆنە بۆی خەڵکەکە ئێستا ئەو پاڵپشت و دافعشیان نییە کە بگەڕێنەوە سیاسەتی کوردیش ئەمڕۆکە دەسەڵاتی سیاسەتی کوردی بەڕاستی لە ڕابردوودا لە پێش 16 ئۆکتۆبەر زۆر بەهێزتر بوو نەیتوانی هیچ بکە ئێستا توانێتن چی بکە ئەگەر تۆ سەی بڕگەکانی جێبەجێکردنی مادەی 140 لە ڕابردوودا بکەری مەسەلەی ئاساییکردنەوە و نردنەوەی ئەو عەرەبانەی کاتونەتە ئێرە و تعویز کراونەتەوە و قەرەبوو کراونەتەوە ئەو کوردانێکەوە پێشتر دەرکرابوون ئێستا قەرەبوو کراون و هاتوونەتەوە ئەمانە ئێستا عەرەب هەستاوە حکومەتی عێراقی بە لەم 3 ساڵەی ڕابردوو بە لێشا و کەرکوچی تعریب کردووە یعنی ڕێژەی دانیشتوانەکەی زیاد کردووە بۆ خۆتیش باش دەزانیت و
یعنی ئەوە شتێکی ڕاستێکی حاشاڵ نەگریشە مەسەلەی گەڕانەوەی جغرافیای سیاسی یا خاچی داژیکراو لە ڕێگەی زیادکردنی ژمارەی دانیشتوانەوەیە هەر بە نمونە تۆ تەمەشاکە لە یاسای داڕشتنی هەڵبژاردنەکانە هەر ئەوەت بە نمونە بۆ دێنمەوە جاران هەموو عێراق محافظەیەک هەر پارێزگایەک بازنەیەک بوو ئێستا هەر پارێزگایەکیان کردوتە چەندین بازنە ئەم بازنانە زانی مانای چییە دابشکردنی جغرافیای سیاسیە یعنی جغرافیای سیاسی خاکن لێسەنێتەوە ئەو ناوچانەی ئێستا لە کەرکووک و جێناکۆکەکان لە ڕێگەی ئەو تەعریبە و لە ڕێگەی ئەوەی کە چەند ساڵی ڕابردوو دایان ساڵی ڕابردوو دەکەوە تەعریب کراوە ئێستاکەنە و ناوچانە سرف بۆ بە عەرەبی کەواتە ئەو بازنانە ئەگە دەنگی کورد 1000 دەنگ 2000 دەنگیش بێتە سوتێر تۆ جغرافی سیاسی لێ چەندۆتەوە ئەجا مەبەستەکەم لێرە ئەوەی ئەمەوێ پێت بڵێم چییە یعنی عێراق بە بەرنامە و بە پلان شۆفێنیستی عەرەبی دەماگیری عەرەبی تەعەسوبی قەومی عەرەبی ئێستا بە بەرنامە بە پلان ئەم تەعریبە ئەکاتن لە سەردەمی سەدام زۆر بە زیاترەوە بۆیە تۆ ئێستا ئەڵەی کە چارەسەری ئەمە فەرمو تەماشای حکمڕانی کوردی بکە لە 3 ساڵی ڕابردوو لە پاش 16 ئۆکتۆبرەوە چ باسێکی مادەی 130 کردووە چی باسی کێشە ناوچە لە سەرەکانی کردووە کێشەی کوردی کردووە ئێستا کەرکووک بە ڕست ینی بە شێوەیەکی فەرمی داگیر کراوە چونکە ئەگەر جێناکۆک بە دەبا کوردیش حکمڕانی تێدا بکرا یان بەلای کەمەوە پێکەوە بکرابایە ئێوە وڵاتە هەرێمایەتەکان بزانن چۆن دژایەتیکەن وڵاتە نێودەوڵەتەکانن زلێزەکانی دنیان هیچ لەگەڵ ئەم دەسەڵاتە کوردیەدانین وە دەسەڵاتی کوردیش بەرنامە و پلانی استراتیژی تۆکمەی نییە نەک بۆ گەڕانەوەی ئەم ناوچانە بۆ ڕاگررتنی هاوسەنجی یعنی ئێستا کورد پێی خۆشە هەندێک کورد هەیە لێرەک لە کەرکووک پێی خۆشە بڕوە لە ناچاریە دانیشتووە لەبەر مەسەلە نەتەوایەتێکە و پرسە دۆزە نیشتیمانێکەیەتی کە لە کەرکووک ماوەتەوە ئەگەر نا تەماشاکە وەکو هەواڵیشم لەوێ ئاماژەی پێدا کەرکووک بۆتە زبڵدان خزمەت گوزارەکان کەمە لەلایەن پارێزگاریی شۆفێریی عەرەبیەوە بڕێواسێ لە ماوەی ڕابردوودا ئەو شۆف پارێزگارە بە وەکالەتەی لەگەڵ سەرکۆماری عێراق دانیشت بوو کەسێ نییە پێی بڵێ تو بواکەی خۆی کردبوو بە فریشتە و گوایە هاتووە بەشداری بکاتن لەوەی کەوا چۆن کێشەکانی کەرکووک و مەسەلەی کورد لەوێ چارەسەر بکرێتن ئەوجا تو تەماشاکە شۆفێنیستێک دێ ئێستاکانە نوێنەرایەتی بانگەشەی ئەوە بکاتن لەبەرەوە دەسەڵاتی کوردی کە بێدەنگی هەڵبژاردووە لەبەرەوەی حسابی ئەوەی کردووە ئەوان قوت و موچەی هەرێمیان بڕیوە کەرکووک چییە هەر کەرکووک لە ئەزندای بەڕاستی هەندێک پارت و لانی سیاسیە هەر بە هیچ شێوەیەک نەماوە هەر بە هیچ شێوەیەک ئێستا دۆزێک نییە قەزەیەک نییە ناوی قەزەی کوردی بێ لە کەرکووک لا هەندێک پارتی سیاسی کوردستانی ئەگەر نا قوەزی کوردوان نابێ یعنی ئەمە دەرەنجامە بۆیە لەبەرەوە بەڕاستی ئەوەی کە ئەگەر تەسەورێکی فۆتۆگرافی ئەوە بکەیت تەماشای کەرکووک بکەیت تێکدانی دیمۆگرافیای کەرکووک تعریبکردنی کەرکووک دەسەڵاتی کوردی لێ بێدەنگە دانیشتوانی شاری کەرکووک چی بکە فەرمانگەکان ئێستا یەک ئیدارە بەدەست کوردەوە نییە کاکە لێرە ئەوانەی کەش بێ کوردەکان زۆر زەعیفن لاوازن ڕۆژانە نییەکەوە ئەو بەڕێوەبەری فەرمانگانە دەرنەکرابێتن یعنی کورد هیچ دەسەڵاتێکی لەم شارە نییە دەبێت کورد لە ڕێگەی هەولێرەوە فشار بکاتە سەر عێراق بۆ چارەسەرکردنی پەلە و زووی کێشەی مەسەلەی کەرکووک و جێناکۆکەکان لەبەر کەرکووک ئێستا دۆزی نەماوە یعنی کورد ئێستا دۆزی نەماوە یعنی کەرکووک ئێستا لە خەمی دەسەڵاتی کوردیدا نییە تەماشای ئەلام و سۆشیال میدیا مەکە چیان کردو فەرموو بابێن بیکەنە سەر وەرەقە بڵێن کاکە ئێمە ئەمانەما کردووە چ فشارێکیان کردوتە سەر حکوومەتی عێراقی حکوومەتی عێراقی چ هەڵ هەستاوە بە ڕەفتارێکی سیاسی بۆی کەوە ئەم ناوچانە بە فعلی وەکو یاساکە دیاری کراو جێناکۆک بێ کورد مافی خۆیەتی سەر داوای ناسنامە و شوناسی ئەم ناوچاناکە بەڵام بۆ دەسەڵاتی کوردیە هیچ ئەوەی نییە بەداخەوە زۆر باشە زۆر سپاس بۆ میوانەکانم کە لە ماوەی ڕابردوو لەگەڵم بوون بۆ هەر یەکە لە شەخ جەنگی ساڵەیی چاودێری سیاسیکە لە شاری کەرکووکەوە لەگەڵم بوو هەروەها بۆ پێشان شێخ ڕەوف کە ئەویشیان لە شاری کەرکووکەوە لەگەڵم بوو وەکو ڕۆژنامەنووسن زۆر سپاس بۆ دەرفەتەی کە بە ئێمەداندا تا بەرنامەیەکی دیکە و بەیەگەیشتنەوەی دیکە هەر شاد بن زۆر سپاس